الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خشيسان وسلام قيقرتان لبت بابدا جزور هستار وحساسة يعيش مسألة آية كويلات الإسلام هبو ياخذ نبو إما ناما نباسي يمكن رنج عندك جار أخلما اللي يقرن نظام في نبو إسلام مكان بس يوم مكان كشتيك تيابو إيوه مغن يعني ونازانم عندك جوان كاريبو مكان كذا أصلا جوان نية جابوا يمرش نظام كويلات الإسلام النبو بلا أمي أوبلم هندي كس خرابيونان كردو وازان إسلام بكويلاتي واتو نازان كويلاتي لواقعها هبو والله إسلام زور ما في بيان دا وزور ما في بيان كراندو توا كلا أصلا نان بو ولا استشا يعني بحقت من ألم نك مراي من بيتوكو مسلمانك بلغو أو كسيفيك هيش مراي بإسلامية لذو أم خالاني كباسيكين أجر قناعتي واي ودروس نبوك أو كويلاتي الإسلام باسيكين لهمو سيستم السياسي كاني أمرو باشتري لكاتك كما مر لقل دي لا أكن و ببلطي عقل ومنطقش بابت أو خالاني كيما باسيكين بس تنها بير لوكاتو أو خالنا بتحدى وأمرو للرجهلات بو هولاتياني خوشي نية نكبو ديلو أسيري برامبر وللرج آواشا بو زوربي هولاتياني خوي نية وبو هنديك يعني هيا وبود جكانيشيان چی هيا گوانتانامویان داناوە زۆر سجنیان داناوە زۆر بەندیخانیان داناوە کە خەڵکیان تیا ڕزانەوە ئێمە با واقعا نەبین خەڵکێک نەبین هەر لە وەهما بژین با بینە دەرەوە خۆمان جوان سیر بکەین جا بۆیە من ئەو کۆیلایەتی کە لە ئیسلامە هەیە زۆر پێم باشترە لە ژیانی تاکێک فەردێک ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتە و هەروەها تاکێکیش لە ئەوروپا برو سيري ما في بنابركاني خمام كا سيري هندي كان مكة وسيري طبقيك مكة كا جنسيان ورقرتو بلكو سيري أوانا كوركو بنابر رويشتو نكوكو كويلة نكوكو ديل زان شان بي أكن باشا بس هتلا سروا نروين إما تنهاو ما لسرع عرض فكرة قبكن وملزمش ناكم بويك قناعة بومكيت بلكو خد بريارتا لا إسلاما همو كويلة كان رفس كرايو تنها كويلاتي بديل مايو ديلي برامبر أكرابا كويلة وكو سيستم سياسي أو روجة جابويا منا يا ملم إستا آية دولتي إسلامي قراية وحكم إسلامي هبو كويلة ديلي برامبر جيرا أكريتا كويلة ياخد ناكري من الله موي دايني أكريت باشا ومناقشة لقلا كم كأكريت إسوا عرض فكرة كم كأجر هاتو إما ديلي برامبر مانجرت أي كن بكويلة باش پیغمبر خو عليه الصلاة والسلام أفرمت ثلاثة أنا خصمهم يوم القيامة أبو هريرة رضي الله عنه بيت لي وجرته سيكس من دجيانم لرجع قيامته ورجل باع حرا فأكل ثمنه بيابك يكي لو سيانا بيابك كسيكي حر بفرش حر آزاد وأن الحقيب خوات أما اللي سلم الجاهلية كادو خوي بابو كسي قرزار بوايا توانای دانوی قرضەکەی نەبووە ئەوە خاوەن قەرز مەناڵی قەرزاریە فرۆشت و پارەکەی خۆی لێڵە گرتەوە پێشەوە بوخاریش ڕەحمەتی خوای پەروەردگاری لە بابێکی خاصی داناوە بە ناوی باب ئیثم من باع حرا باس و بابی تاوانی ئەو کەسەی کە کەسێکی حڕ و ئازاد ئەفرۆشێت ڕاستەخۆ بچنە سەر مافەکانی کۆیلە بزانین ئیسلام چی مافێکی داوە بە کۆیلە هەندێک لەو مافانەی کە ئێستا داوەتی بە کۆیلە یەکەم هاوبەشکردنیان لە مرۆڤایەتی و هەروەها بە برای یەکتر کردنیان بە برای یەکتر سەر ڕایەوە کە بۆت نییە بە هیچ ناوێک و بانگیان بکەیت کە ئەو دڵی پێی ژان بکات هەر ناوێکە وا بخوازێت چینایەتی و تەبەقایەتی دروست بکات و ئەو حەز بە کەم و کورتی بکات ئەوە قەدەغە و حرام جا بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بە ناوی برا ناوێبات براتان دوو پێدانی ئەو جلوبەرگ و پۆشاکەی کە خۆیان دەیپۆشن نابێت جیامکردن لە جلوبەرگ و پۆشاکە سێ هەر خواردنێک کە خۆیان خۆن پێویستە و خواردنەش بدەن بەوان چوار نابێت کاری قورسیان پێ بدەن ئەگەر هاتوو کارێکی قورسیان پێدان پێویستە هاوکاریان بکەن هەموو ئەم مافانە لە فەرمودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هاتووە کە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای پەروەردگار لێ بەڕێواتی کردووە فەرمووت هوم ئیخوانوکم ئەو هەم برای ئێوەن براتان جعلهم الله تحت أيديكم فمن جعله الله أخاه تحت يده
الله أوان براي إيوان خواهي قورا خصونا جردسي إيوه جاهر كميك لإيوه يكيك لبراكاني كوتا جردس خواهي قورا برايكي خصة جردستي چي فليطعمه مما يأكل با أو خواردني دادك خوي إخوات وليلبسه مما يلبسه أو بوشاكي لبركاك خوي لبركات ولا يكلفه من العمل ما يغلبه هروها كاريكي بين نكا كتواناي نيو ناتواني جبجيب كات فإن كلفه ما يغلبه فليعنه عليه اگر هاتو كاريكي بسرا دا قرزبو بيويس خوش يارمتي بات بأمراته فليعنه ما في بينجم ليدان وأزاردان بهمو شيء قدغه هر جورك لجوركان ليدان كفاردكي وأزاد يمكت باشا تو سيري أم خالبك وسيري بندي خانكاني أوامك كتشل كيلوت يا خلق كمي كردو خلقك زور لجردسنا مردو جياني تانية ابن عمر رضي الله عنه بفرمت لا بيغمبري خواه عليه الصلاة والسلام كفرمودكش فرمودكي صحيح الإمام مسلم رواياتي كردو من لطم مملوكه أو ضربه فكفارته كفارته شيء أي اعتقاه هكذا يجزليك بدال كويلك ياخذ حرجر لجرجان يدان كفارتك أزاد بكات ما في ششم باراسني خوين وجاني بهموشي ويك واروها عرضي شي ناموسي ببارز راوبت ساموراي كوري جندوب رحمتي خواي بردوي لبيان جندوب بضم جيم أفرمت بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرميتي من قتل عبده قتلناه ومن جدعه جدعناه ولا سندي حديثك قصاها أفر هركسك كويلكي بكشتو أي كجينه هركسك جدعي بكات جدع بارشيكي اللي بكاتو يترقوي بيت يعني بنجا بيت يارشتيكي بيت أو بهمان شيء وعقوبات ريته ما في حوتم ما في أوان هيك خوان بكر نو خوان آزادكم ورما كار أكاد إيش أكاد بارا بيا أكاد حقي خويا ذاته آزاد بيته وهروها نك أو بلكو بشكل زكاة جدان راوة بو أوام توان خواني بكرناه خوان آزادكم أرجو خايب الرجال سبحانه وتعالى فرمت والذين يبتغون الكتاب مما ملكت أيمانكم فكاتبوهم إن علمتم فيهم خيرا بكرداري شات ولا أنا سكوري مالك ورزق خوي لبت كاتك هاوكاري كويلكي ناكل بوي آزاد بيت شكاتك على إمام عمر رزق خوي لبت إمام عمر رزق خوي لبت فرماني بأكاد كهاوكاري بكاتو يارمتي دا بوي كبتوانيت كار بكاتو خوي بكرتو آزاد بيت مامەڵەی چەند هاوڵێکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لەگەڵ کۆیلا عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبێت ئەدا لە یەکێک لە کۆیلەکانی لەبەر خاتری تاوانێک کە ئەنجامیدا بوو تۆزێک لە گوێچکەی زامار ئەبێت و کەرتە بێت لە بەردەمی ئاوەستێت خەلیفەی موسڵمانانە لە بەردەمی ئاوەستێت ئەڵێ وەرە تۆڵەی خۆت بکەرەوە ئەویش بە سووکی ئازارێکی کەمەگەێنی بە ئیمام عوسمان فەرمووی نا چۆن لێم دایوا لێم دەرەوە چونکە بەرگەی سزای قیامەت ناگرم ئەمڕۆ ئەگەر بێت و سەرزلێکی غەرب وتەیەکی ئاوای لە دەمەوە بێت دەرەوە هەموو فەیزوو باسێکات خەڵک لە هەموو دنیاوە باسێکن بەداخەوە تا ئێسش نازانین لە مێژووی خۆمانە چیە گوزەرێت شانازی بەوەوە ئەکەن کە بەینی هۆڵندا و هەندێک وڵاتی تر سنوورەکەیان تەنها گوڵە بەڵام بیریش بۆتۆ لە سەردەمی ئێمە هەر سنوور نەبووە شتێک نەبوو ناوی سنوور بێت شتێک نەبوو ناوی جەواز بێت شتێک نەبوو ناوی جنسێ بێت مسلمان حڕ بوو بە هەر وڵاتێک بڕات ئەڕۆشت بەبێ ئەوەی کە ئەم هەموو گێچەڵ و ئەم گێرە و کێشە هەبێت ئەویشە فەرمووی وەڵڵاهی یا ئیمام ئەو سزایی کە تۆ لێ ئەترسی منیش لێ ئەترسم بۆیە ناتوانم وات لێ بکەمەوە هاوڵی بەرەز عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزای خوای لێبێت کەس جیای نەئەکردنەوە لەگەڵ کۆیلەکانیان بۆ هەمان جلوبەرگی خۆی ئەوانی لەبەر ئەکرد هەر جلەیەکە خۆی لەبەریا بۆیشدا بە ئەوان و لە کاتی ڕێگەوبانیشە هەرگیز پێشیان نەئەکەوت چکە بۆیە کەس نەئەزانی کامیان کۆیلەکەی و کامیان سەیدەکەی هەروەها سەلمانی فارسی ڕەزای خوای لێبێت خەریکی هەویل شێلان بوو ئەمە فی ئافرەتی شەوەتانی ئەمە جارێ هەویلی شێلاوە نەکەوەی کە بە خێزانی نەشێلاوە بەڵکو ئەو کۆیلێشی کە هەیبووە هەویری پێ نەشێلاوە هاتوونتیان یا ئیمام والی بووە
تۆ بۆچی هەویرەکە شێری بۆ نایدە بە کۆیلەکەت بشێری وتی ناردومە بە ئیشێک پێم خۆش نییە دوو ئیشی بەیەکەوە پێ بکەم ئەو ناردۆ بۆ ئیشێک پێویستە خۆم هەویرەکە بشێلم هەروەها ئیمامی عومەر بن خەتاب ڕزای خوای لەبێ خەڵکانێکی بینی کاتێک خەریکی نان خواردنن بەڵام کۆیلەکەی خۆیان داناوە لەگەڵ نان ناخوات فەرمووی چی قەومێکە کۆیلەکەیان داناوە خۆیان نان ئەخۆن و ئەوانیش جیان کردوونەتەوە لەگەڵ خۆیان نانیان پێ نادەن بڕۆن لەگەڵیان نان خۆن نابێوە جیابن لەگەڵ ئەوان ئەمە نایەموتەی زانایانی ئیسلامە بۆ باسکەم وار با بزانین گۆستاو لەڤۆنی گەورە بێژ و نووس و نووسەری فەڕەنسی چی ئەڵێت لەوبارەوە لە حەضارەت العەرەبە گۆستاو لەڤۆن ئەڵێت لاپەڕی 386 نەسەکە وەرمانگێڕاوە وەکو خۆی خوێنەوە ئینشاءالله ئەڵێ بەڕاستی ئەوەی کە من دەیبینم گوزەرانی کۆیلە لای موسڵمانەکان شتێکی جیاوازە لەوەی کە لای خاشپەرستان هەبوو لای مەسیحیەکان حاڵی کۆیلە لە ڕۆژهەڵات زۆر باشتر بۆ لە حاڵی خزمەتکارەکان لە ڕۆژئاوا حاڵی کۆیلە باشتر بۆ لە حاڵی خزمەتکارەکان لە ڕۆژئاوا لای خۆیان اعترافێکی جوانە تۆ سیر بکە ئەمڕۆ بە ناوی خزمەتکارەوە کۆمەڵێک ئەندەلوسی و فلیپینەنەوە چی سوکاتیان پێ ناکرێت لە ماڵەکانە زۆر جار تەعزیب و ئازار و سوکاتیان پێەکەن ئەو مافی کۆیلە بۆ لای ئێمە ئەفرە چونکە کۆیلەکان لە ڕۆژهەڵاتدا بەشێک بوون لە خێزان طەبەقاتی و چینەتی لە ئیسلامە نەبوو وەکو کوڕی خۆیان حسابیان بۆ کردوون هەر نەکەوەندە هەڵێ هەروەها توانیویان هاوسەرگیری لەگەڵ کچی گەورەکانیان بکەن کچی گەورەکانیان ئەمڕۆ لە دنیای مادە کەسێک گەر شەهادەکەی هاوکفئی خۆی نەبێ شووی پێ ناکات بەڵکو توانێتی کچی گەورەکەی بێنێت دەوڵەمەند نەبێ ئەمڕۆ شووی پێ ناکات کچەکەی خۆی ناداتێ ئەمڕۆ ئەوان دێن ڕەخنە لە ئیسلامەگرن کامە ژیانی خۆیان هەمووی عارە و پەڵەی ڕەشە بنەوە چاویانەوە ئەڵێ هەندێک جار وەکو بینیمان لە پێشتر جا باسی چێک ئەڵێ هاوسەرگیری لەگەڵ کچی گەورەکانیان بکەن ئەنجا چەند نمونەیەکی نێتە لەوبارەوە ئەڵێ هەروەها توانیویانە بەرسرین پلە بەدەست بێنن ئەڵێ وە عەرەب کۆیلایەتی بە عەیبە نەزانیوە هەروەها پەیوەندی ئەوان بە گەورەکانیانەوە زۆر زیاتر لە پەیوەندی خزمەتکار بە گەورەکە لە ڕۆژئاوادا باشە هەروەها لە یەکێکتر لە زاناکانی خۆیانەوە کە میسی و ئەپۆیە نەقڵەکات و گەڕێتەوە لە لاپەڕەی دوای ئەو 387 ئەڵێ موسڵمانەکان هەرگیز بە چاوی کەم و سووک سەیری کۆیلیان نەکردو باشە اعترافی جوانە لایەن خۆیانەوە تەنانەت گەورەی دەسەڵاتدارانی نەوەی عوسمان کە دەسەڵاتداری بەڕێزی ئیسلامن و جێگەی ڕێزن لایەن کۆیلە بوون هەروەها ئەڵێ ئەوان کۆیلایەتیان بەوە نەبینیوە کە لە بەهای کۆیلە بێنەتە خوارەوە دوای ئەوە باسی مەمالیکە کات ئەڵێ مەمالیک کە حکمی میسر و شامیان کردووە ئەسڵ و بنەچەیان کۆیلە بوون بەڵێ 600 ساڵ حکمی میسر و شامیان کردووە لە کاتێکە ئەسڵ و بنەچەیان کۆیلە بووە بەڵام موسڵمانەکان بەیعەتیان پێیان داوە و هەروەها فەرمانبەرداریشیان بوون لە چاکە ئەمڕۆ دەیبا کەسێکی بەو شێوە بێت لە ئەوروپا بێتە سەرۆکی وڵات هەروەها جنوری خاڵێکە من بیرمان نەچێت کە ئیسلام چەندین کەفارەتی داناوە بۆی کۆیلە ئازاد کات یعنی زۆر تاوان کەفارەتەکەی ئەوەیە کە ئینسان بێ کۆیلەیەک ئازاد کات بۆی کۆیلایەتی نەمێنێت و هەروەها لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆری زەکاتی داناوە بۆی کە ئەوانی پێ ئازاد بکرێت لەوانەی حەی کوڕی سەعید ڕزای خۆی لەبێ لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە ئەفەرمێت پارەی زەکات دابەشم کرد کەس نەما هەژار هەر لە ئاهلی زێمە و هەر لە موسڵمان کەسی هەژار نەما بۆیە پارەکە کۆمەڵێکی زۆر کۆیلم پێ ئازاد کرد جا ئەمە لە کاتێکە ئیسلام ئاوا مامەڵی لەگەڵ کۆیلا کردووە بەڵام ئەگەر تۆ بێت و سەیری وتەکانی ئەفلاتون بکەیت لە ئەلمەدینەة الفاضلە کە چیک و سوکایەتی بە کۆیلە ئەکات و لەگەڵ ئەوەیشە بە زەڕورەتێکی کۆمەڵاتی زانیوە ئەڵێ وجودی کۆیلە پێویستە بێت لە کۆمەڵگا وهروها ئەرستۆ ئافرەت و کۆیلەی بە چینی خوار ئینسانی طبیعی داناوە و عەقڵیان لە خواری عەقڵی پیاوە بێ لە کاتێکە ئەمانە هەموویان خەڵک بە گەوریان نەزانێت ئەمە حتا باسی کۆیلەکانە کاڵێ کۆیلە تەنها بۆ کارکردن باشە کۆیلە بەس بۆ ئیش پێکردن باشە ئەمە وەکو کۆیلە لە ئەوان بەڵام ئەگەر تۆ سەیری
مێژووی ڕەشیانەکەیت کاتێککە ئینگلیز هاتە هندستان کۆتا دەسەڵاتداری موسڵمان کە بەهادورشا بوو گرتیان بەندیان کرد بۆ ماوەیەکی زۆر نەنەم پێ نەدا. لە دوای ئەو ماوە زۆرە هەردوو کوڕەکان سەر بڕی و سەرەکان خسە بەردەستی و تێنها سەری دوو کوڕەکەت بخۆ. یعنی کەسێک بە سەری ڕووداوەکانی ساڵی 1950 بۆ بەدواوە کاتیان لە پێش ئەوەیش ئەو کاتە ئەبینێت کە ئەوان چیان نەکردو بە خەڵکی هیندستان. سەرڕای ئەوەی کە ئەوانەی لە گرتنیان کردێنە کۆی لەو خزمەتکاری خۆیان ئاواشیان نەکرد لە گەورەکانیان و ئابوو شێو مامەڵە لەگەڵا کرد. هەروەها هەندێ سوورەکان کە دانیشتوانی ئەسڵی ئەمریکان ئەگەر کەسێک بەسەری ئەو مێژوو بکات کە ئەمریکا چی تەسفیەکی کردن و چی زوڵمێکی لێیان کرد و دووری خستنەوە بۆ ناوچەی دوور و زۆرێکی لێ کوشتن و هەر نەک ئەوەندە بەڵکو هەتاوکو ساڵەکانی ئەم دواییش ڕەشپێسێک لە ئەمریکا بۆی نەبوو لە شێشتخانەیەکی سپی پێسە نامخوات و حتا ئێستا ئەم شتانە بە دیکۆمنت ماوەتەوە. حتا یەکەم مناڵ کە ڕەشپێسەوە خێتە قوتابخانە لە مەکتەبێکە کە زۆر خەڵکی سپی پێسی تایە خەڵکە سپی پێسەکە مزاهرە دەکەن. ئەوان ئەم مەخلوقاتن ئەمڕۆ بە زۆر بانگەشەی گەورە و بریقەدار خۆڵان لە چاوی خەڵک ناوە. جا هەرچی ئەمریکایە هەر ئەگەر بەس باسی مێژووی ڕەشی ئەمریکا بکەین زنجیە ئەفریقا ڕەشپێسەکان کاتێککە ئەمریکا وڵاتێکی داگیرکردن و خێر و بێری وڵاتی دزی و پاشان ئەوەی کە بەکەڵک هات ئەمە سەرڕایەوە ژمارێکی زۆر لە کوشتن ئەوەشی کە بەکەڵک هات گواستیانەوە بۆ ئەمریکا بۆی بیانکەن بە کۆیلەوە بە خزمەتکار لەوێ ئیشیان پێ بکەن. نزیکی 1 ملیۆن خەڵکیان لە کاتی گواستنەوەکە و هەروەها لە کوشتنی ڕاستەوخۆش تیاچوون چونکە حتا ئەو هۆکاری گواستنەوەی ئەوان پێ گواستەوە هۆکارێک نەبوو کە ئەوان بتوان بە ئاسانی تێیە ئەو ڕێگە دوورە لە بینی ئەفریقا بۆ ئەمریکا بەرگە بگرن. هەم شوێنیان تەنگ بوو هەم برسی بوون هەم سەرمایان بوو هەم گەرمایان بوو چونکە لە چەندین ساڵاگەر ڕووداوەکان لە ساڵ 1661 بۆ 1774 کەسێک سەری واقعە بکات ئەو کاتە زانێت ئەمانە چێن ئەمانە چی بوون. جا کەس باوە نەزانێت ئەمە تەنها ئەو کاتە بۆ ئێستش کەسێک بە سیر کەزان لە گوانتانامۆ چێ گوزرێت حتا سجنەکانی ئەڵمانیا و فەڕەنسا بەبزان چیە گوزرێت. زۆر جار باسی هەندێک سجنەکرێت کە ئەڵێ ژیان لە سجنەکە خۆشترە بۆ بەڵکەوە هەندێک سجنە با ئینسان سیر بکات ئەو زیندانانەی کە دروست کراوە حتا لە فەڕەنسا بە تایبەت سجنەکانی فەڕەنسا و ئەڵمانیا نەوانەیە بۆ پیسی و بۆ خراپی کە چی ئەکەن لەو خەڵکە و چۆن تەعزیبی خەڵکی تێ هاتن ئەوەی تر تۆ گوانتانامۆ هەر مەپەستە. جا دوای وەگەر تۆ باسی هاتنی فەڕەنساکەی بۆ جەزائیر کە نزیکی ینی ئەوەی کە باسەکرێت لە ئەحسایەکان 10 ملیۆنی تێپەڕان و 10 ملیۆن خەڵک چۆن کوشتنیان ئەیان بەس 900 تێبەرەدا. ئیتر کۆیلەی چی و ئینسانی چی و باشە بۆ باسی ئەوە ناکەی کاتێک کە فەڕەنسا هاتە مۆریتانیا چی نەکرد بۆ خەڵکە هەتا ئێستاش خەڵکە بەدەستی هەژاری و ئەناڵێنێت. باشە ئەفریقا بۆ چی ئەوای لێ هاتۆ بۆ ساڵانە خەڵکێکی زۆر لە برسا ئەمرێت بۆ خەڵکەکەی هیچی دیا بەسەر نییە هێندەیان برسی کردوون و هێندە خێر و بێرەکان دزیون و هێندە چەوسەن و تۆ توانای ئیشیان نەماوە خێر و بێرە لە وڵاتەکان هێشتووە لەبەر خاتری چی بۆی ئاڵتوونەکەی بدزێت. هەر وڵاتێک ئەمڕۆ لە ڕووی سامانی سروشتی و دەوڵەمەند بێت ئەوە حاڵەتی و ئاوا ئەناڵێنێت بەدەستی وڵاتە زلهێزەکانەوە. باشە خۆ عێراق بۆچی ئاوا کاول بوو لەبەر خاتر نەوتەی هەیەتی. هەر وڵاتێک کە بەو شێوە بوو سامانی سروشتیە بوو حاڵی ئاوا بێت لایەنەوانەوە. حتا ینی دیلاس کاساس کە یەک لە مێژوو نووسەکانی خۆیانە باسی ڕووداوەکانی ئیسپانیا کات کاتێک کە ئیسپانیا ئەو مەذبەحی دروستی کرد بۆ هەندێک سوورەکان ئەڵێ ڕێژێکی زۆریان ئابەستنەوە بە زنجیر و پاشان سەگەکانیان تێبەر ئەدان خۆشیان خەریکی خواردنەوە بن و بە دیارەوەدا ئەشتن و پێیەکەنین. مافی مرۆڤ من لە کۆتایی بەسەوەندە دەڵێم بابەتەکەمە بەس باسی بوو کۆیلایەتی نییە ئەگینا ئاهاتین هەموو وتەکانی ئەومانی هێنا
چونکە هەر لەسەر خۆی کۆیلایەتی کۆمەڵە وتیان هەیە ئینسان بەس وتانی ئەوام بکات هەر لە وتەکانی ئەفلاتون لە المدينة الفاضلة چونکە المدينة الفاضلة ئەمڕۆ خەڵک زۆر پێی معجەبە بەڵام ئەگەر سێر بکەی کە کۆیلایەتی بە ضرورتك ژیان نەزانێت وەروها سقراط هەروەها ئەرستۆ کە ئەو پەڕی سوکایەتی ئەکات بە مەسئلەی کۆیلە و بە عەقلیان وەروها تۆماس هۆبس کە گەورە فەیلسوفی ئینگلیزیە تەنها باسی کۆیلایەتی نییە کە کۆیلایەتی ئەڵێ پێویستە کۆیلە هەبێت چونکە ئیمانی بە طبقات هەیە لە ناو مجتەمەعات پێویستە طبقەیەک هەیە لەسەرەوە بێت طبقەی لە خوارەوە بێت ئەڵێ هەر نەک کۆیلە بەڵکو هەر عام ئینسانی بە ئاژەڵێکی بێ نرخ وەسف کردو ئاژەڵێکی وەحشی و بێ نرخ ڕەنگە مۆسێکی جوان بێ بۆ خۆیان کاتێک کە پەلاماری وڵاتەکان دەن و ئاوە چۆسناتەوە بەڵام بە عام وەسفی ئینسان بەو شێوە هەڵی کردەوە بەڵام بۆ خۆیان بەڵێ پێناسێکی زۆر جوانە چاک خوانی ناسیوە هەروەها یەگەڵ ئەڵێ عقلی کۆیلە لە خواری عقلی سەیدەکەیەتی لە خواری عقلی گەورەکەتی بۆ ئەڵێ لە بەرەوەی گەورەکەی لە مردن ناترسی بەڵام لە مردن نەترسی ئەوە هێگڵەکەیانە کەمڕۆ بۆ مەسائلی عقلەوەن زۆر پشتی بێ بەسن زۆر لایەن مهمە بچنە شانازی بە کتێبی جەتەلی بۆ بکەن ئەوە حاڵی گەورەکەتان مارکسش بەمان شێوە کاتێکە لە زۆر جار ئەمڕۆ باسی ئارا اقتصادیەکانی مارکسە کرێت و ئەنەوێت زۆر گەورەی بکەن بەڵام مارکس ئەڵێ پێویستە ئەمریکا کۆیلایەتی بێڵێتەوە ڕوا پشتی بەسێت بۆ لەبەرەوەی اقتصادی ئەمریکا بوگژانەوەی پێویستی بەوەی وازە کۆیلایەتی نێنێت بازرگانی پێ بکات تر مرۆڤێکی و باسی مافە مرۆڤێکی ئەوەیە ینی نرخی مرۆڤ لایەوە کاڵایەک تەنها ئەوەندە بەسە لە باسکردنی وتەی سەرانی کوفر بەڵام تەنها ئەوەندە ئەڵێم ئەو بێتە شیعرەکە سعیدی کوڕی ینی هاشمی سعیدی کوڕی هاشمی خالیدی کە لە شعرێکە باسی کۆیلایەتێکە ئەڵێ چی لە باسی کۆیلەکانی خوان ئەڵێ ما هو عبد لكنه ولد خولنيه المهيمن الصمد المهيمن الصمد قال وشد أزري بحسن صحبته فهو يدي والذراع والعضد قال أو كويلني باشا قال بلكو كري منها أو هاما مغان لك الكويلا كردو قصاولو بون خوشياتي داوتي كويلة باشيك بو لخيزان الحيوان قال أو كويلني بلكو كرك أخوي قرب يداون باشا ئەڵێ ئەو پشتی منی گرت و پشتی بەهێز کردوم بە هاوڵیکردنی چاکی واتە لەو کاتێ پێویستم بۆ زۆر باش یارمەتی داوم هەر ئەوە قۆڵ و باڵ و هێز و توانای من باشە ئەوها شانازیان بە کۆیلەوە کردەوە ئەوە شانازیان بەوە کردو بە کوڕی خۆی زانیوە نەک ئەوەی کە بەو شێوەی کە ئەمڕۆ وێ ناهافرێت بۆیە ئەڵێم کۆیلایەتیم زۆر پێ باشترە بە هەزاران قات لە سیستەمی سیاسی ئەمڕۆ بە هەموو سیستەمەکانەوە بو معاملة كردن لقل ديري برامبرة وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته